بە میمۆریەکی کریستاڵی مرۆڤ لە ناوچوون ڕزگار دەکرێت. زانایان لە بەریتانیا تەواوی پێکهاتەی بۆ ماوەی مرۆڤیان لە میمۆریەکی کریستاڵدا هەڵگرتووە و دانەوێت بەمکاران مرۆڤایەتی لە ناوچوون ڕزگار بکەن. کریستاڵەکە لەلایەن تیمێک لە پسپۆرانی زانکۆی ساوس هامتنەوە پەرەی پێدراوە. کەم کریستاڵە وەکو میمۆریەک وایە و دەتوانێت پێکهاتەی بۆ ماوەکانی تێدا هەڵبگێرێت و ڕێگری لە ناوچوونیان بکات. جا لە پێکاتی تەواوی ئەندام و بەشەکانی جەستەی مرۆڤ لەنێو ئەو میمۆریە پێکاتەی ڕووەک و ئەو ئاژەڵانەی تێدا هەڵدەگیرێت کە مەترسی لە ناوچوونیان لەسەرە. بۆ ئەوەی لە داهاتوودا و لە کاتی پێشکەوتنی زیاتری زانست ئاژەڵ یان ڕۆکەکان دووبارە بگەڕێندرێنەوە بۆ ژیان. پیتەر کازانسکی پرۆفیسۆر و سەرۆکی تیمی توێژەرانی زانکۆی ساوسامتن گوتی: ئەم توێژینەوەیە بواری ئەومان پێدەدات کە پێکاتەی بۆ ماوەی هەموو بوونەوەران لەسەر زەوی هەڵبگرین بۆ ئەوەی ئەگەر لە داهاتوودا زانست پێشکەوت دووبارە بیانهێنینەوە ژیان. میمۆریە کریستاڵەکە توانای هەڵگرتنی 360 تیرابایت زانیاری هەیە و دەتوانێت ملیاران ساڵ ئەم زانیاریانە هەڵبگرێت بەبێ ئەوەی لەناو بچێت و پێکاتەکەی بە شێوەیەکە لە بەرزی پلەی گەرمی و ئاگر و سەرماسۆڵە و زەبرە دەرکیەکان کاریگەریان لەسەر کریستاڵەکە نابێت. ئەم میمۆریە کریستاڵە ساڵی 2014 ناوی لە کتێبی گینز بۆ بەهێزترین کەرستەی هەڵگرتنی زانیاری دیجیتاڵی تۆمار کراوە.